سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان، ئەمڕۆ جیاواز لە بەرنامەکانی تر سەردانی یەکێک لە کتێبخانەکانی قوتابخانەکانی شاری سلێمانیەکەین. با بزانین مناڵەکان سەرقاڵی چین و ئەیان نەوێت چ بابەتێ زیاتر بخوێنەوە. لەگەڵمانە بن. چۆنی کچە جوان؟ باشی؟ ناوت چییە؟ نام زیوە ئاسۆە. زیوە ئاسۆ، ئافەرین زیوە گیان. زیوە؟ بەڵێ. ئەمڕۆ ئێمە لەکوێین؟ ئەمڕۆ ئێمە ئێرە کوێیە؟ ئێرە مەکتەبە. زیوە؟ بەڵێ. ئەوە چییە لە بەردەسی تۆیە؟ ئەمە چیرۆکە. چیرۆکە. تۆ چیرۆکە خوێنیتەوە؟ بەڵێ. باشە. سوودی ئەو چیرۆ خوێندنەوەیە چییە؟ بۆ ئەوەی مێشکمان زیاتر بکرێتەوە، وایە؟ وایە. چونکە خوێندنەوە کلیلێکی زۆر بەهێزە بۆ بەهێزکردنی مێشکمان، ڕاستە؟ بەڵێ. تۆ بەردەوامە خوێنیتەوە؟ بەڵێ. لە ماڵیشەوە خوێنیتەوە؟ بەڵێ. زیاتر پێ خۆشە چ بابەتێ بخوێنیتەوە؟ چیرۆکی کورت یان چیرۆکی درێژ یان چیرۆکی زانستی؟ هی کورد. چیرۆکی کورد. هیچ چیرۆکێکە بیر ئێستا بۆم گێڕیتەوە؟ نە. دەستی خۆش بێ، با بچین بۆ لای هاوڕێیەکی ترمان. چۆنی کوڕە جوان؟ باش. باشی؟ بەڵێ. ناوت چییە؟ ئاریا. ئاریاس؟ ئاریا. ئاریا؟ ئەوە سەرقاڵی چی؟ سەرقاڵی خوێندنەوە. ئافرین، هەر زۆر باشی. ئەوە چ بابەتێکە خوێنیتەوە؟ باسی چیەکە؟ باسی هاوڕێتێک. هاوڕێتی. زۆر باشە. تۆ بەردەوامە خوێنیتەوە؟ بەڵێ. زۆر باشە. لە ماڵەوە چییە خوێنیتەوە زیاتر؟ زیاتر شتی یاری. ئافرین. لە ماڵەوە باوکو دایکە چیرۆکە بۆ خوێندنەوە؟ بەڵێ. ئەی کتێب. بەڵێ. باشە، ئەزانی چی؟ پێویستە بە دایک و باوکە بڵێ شەوان پێش خەوتن چیرۆک یان بەسەرهات یان کتێبێکە بۆ بخوێندنەوە. ئەزانی بۆچی؟ لەبەرەوەی سوودی زۆرە، ئاسی زانیاری و بەرزەکاتەوە، سوودی لێبینی بۆ پاشە ڕۆژ، مێشکە زیاتر کراوە بێ. باشە؟ ئافرین بۆ تۆ. ئەتوانی سەیری شاشەی کورساتیش بکەی شەوان. ئێمە شەوانە چیرۆکمانەیە لە کاتی ماوەی مناڵانە، ئەفلام کارتۆنی سوودبەخشمانەیە،
فێری پیتەکان تەکا فێری وانەکان تەکا باشە؟ ئەی گۆرانی شتی چە زانی بینی خۆمان بێ؟ ئازان بەدە سەبیر وجود ئافرین زۆر باشە بیرێ بکەوێتەوە بۆ جارێکی تر کە هاتمە لەو گۆرانێکی خۆشم بۆ بڵێ باشە؟ ئافرین بەردەوامە لە خوێندنەکە و دەی کوڕە جوان چۆنی؟ باشم باشی؟ باشم زۆر سپاس ناوە چییە؟ ئەدا ئەوە سەرقاڵی چی؟ سەقات خوێندەوە خوێندنەوە چ بابەتێکە پێخۆشە بیخوێنیتەوە؟ چیرۆکم ناڵان چیرۆکی مناڵان ئافرین لەم تەمەنەی توێە ئەبێ ئەو بابەتانە بخوێنیتەوە کە سوودی هەیە بۆ خۆت و لەگەڵ تەمەنی خۆتا گونجاوە وایە؟ بەڵێ واتە چیرۆکی مناڵان بابەتی مناڵان هۆراوەی مناڵان لەگەڵ هۆراوەی مناڵانە نێوانە چۆنە؟ باشە باشی؟ باش ئەی گۆرانی وشتی مناڵانی چەزانی؟ نەبینم چێتەوە نازانی باشە ئەزای چ بکە؟ بینم چێتەوە باش بۆ لەمە دووە ئێواران کاتی ماوەی مناڵان بیخەرە سەر شاشە جوانەکەی کورسان گۆرانی مناڵانی خۆشەکە ئەفلام کارتۆنی سوودبەخشی خۆشەکە بەرنامەی جوانەکە وانەکانمان هەیە وانەکان فێری پیتەکانەکە فێری ژمارەکانەکە فێری هەموو ئەوانەتەکە باشە؟ لە ماڵی شەوە بەدایە و باوە بڵێ شەوان پێش نووسن چیرۆکم بۆ بجێڕنەوە بۆ ئەوی کە مێشکە زیاتر کراوە بێ باشە؟ ئافرین هەر بەژی بۆ تۆ کچە جوان چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ناوت چییە؟ لانی لانی ئەوە چیەکەی؟ ئەوە چیرۆکە خوێنمەوە چیرۆکە خوێنیتەوە هەر بەژی ئافرین مناڵی وەکو تۆم خۆشەوێت کە ئاوا بەردەوامە خوێندنەوە و گۆڕایەڵن لانی ئەو چیرۆکە باسی چیەکە؟ باسی ئەوە کە با من چیرۆکەیەکە بۆ بجەرمەوە ڕۆژێ لە ڕۆژان مناڵێکە بوو ناوی لانی بوو لانی بەیانیان زووە ڕۆی بۆ خوێندنگە ڕۆژێک لە ڕێگا بەچکە چۆلەکەیەکی بینی لە هێلانەکەی کەوتبوویە خوارەوە بەچکە چۆلەکەکەی هەڵگرت گەڕا بە دوای هێلانەکەیە چۆلەکەکەی خسەوە سەر هێلانەکەی خۆی دوایی دایک و باوکی چۆلەکەکە زۆر سپاسیان کرد لەبەرەوەی مناڵێکی ژیر دەرچووە زانی و مناڵێکیە بوو؟ تۆ بووی ئافرین بۆ تۆ گۆرانی زانی شتێکم بۆ بڵێ؟ ناوەڵە ئافرین باشە بەردەوامە لە خوێندنەکەەوە باشە؟ دەی سپاس بۆ تۆ چۆنی کچە جوان؟ باشی؟ ئەوە چیە خوێنیتەوە؟ پەرتووک ئافرین پەرتووک بۆچی باشە بیخوێنیتەوە؟ بۆ مێشکمان بۆ مێشک باشە چی لە مێشکەکە؟ وای لێکات باشتر وای لێکا باشتر بێ ئاسی بیرکردنەوە باشتر بێ زانیاری و زیاتر بێ وەنیە چونکە تا زانیاری و لەلا بێ ئاسانترە توانی لە شتەکان تێبگەی هەر پرسیارێکیان لێ کردی توانی باشتر وەڵامیان بیتەوە وایە؟ زۆر باشە گۆرانی زانی؟ ئەدی گۆرانێکی مناڵانی خۆشم بۆ بڵێ ساڵی نوێمان پیرۆزە دەرچووی پۆلی یەکەمم وا لە پۆلی دووەمم یاخوا پیرۆز بێ لێمە خوێندنی ساڵی نوێمان من قوتابیەکی وریام گەڕایەڵی مامۆستام قوتابخانەم خۆش دەوێت چونکە جوڵکیا دەستەوێت کەلوپەلی خاوێنم هیچ کە نایێژاکێنم هەر بژی قوتابخانە کەمەڵبەندی ژیانە بژی مامۆستاکانم هاوڕێ زیرەکتان ئەنێم ئافرین دەست خۆش لێرە نابێت چەقڵەلی لەبەرەوەی هاوڕێکانمان نەخوێننەوە وایە؟ ئافرین دەست خۆش بەردەوامە لە خوێندنەوەکەم کچە جوان چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ لیا؟ ئافرین لیا ئەو بابەتە چی خوێنیتەوە باسی چیەکە؟ باسی قەلەباچکە قەلەباچکە تۆ قەلەباچکە بینیوە بەڕاستی؟ باشە ئەگەر قەلەباچکەیەکە بینی لە ڕێگا تینووی بوو لە تینووە نێتوانی بفرێت چیەکەی؟ ئەچم ئاوێ ئاوی بەرێ ئافرین ئاوی بەرێ ئەو بکە بە باڵەکانی هەتا سار دەبێتەوە بۆ ئەوی بفرێ باشە؟ باشە لە ماڵەوە خوێنیتەوە؟ چ بابەتێکە زۆر پێخۆشە؟ ساندرێلا خوێندوێتەوە؟ ئافرین ژیانێکی خۆشی هەیە ساندرێلا؟ لاوەڵەوە ژیانێکی زۆر ناخۆشیە بەڵام دوایی ژیانێکی خۆشیە بێ وایە؟ ئافرین گۆرانی زانی؟ زۆر باشە بەردەوام بە لە خوێندنەوەکەوت
کچە جوان چۆنی؟ باش باشی؟ باش ناوت چییە؟ مێلا مێلا ناوێکی زۆر خۆشە مێلا لە پۆلی چەندی؟ دوو لە پۆلی دووی ئێستا چیەکەی؟ چیرۆکە خانەوە چیرۆگە خوێنیتەوە ئافرین دوایی هەموو پشوویەکی وانەکان پێویستە تۆ بخوێنیتەوە ئەزانی بۆ؟ بوو لەبەرەوەی ئاستی ڕۆشنبیری و بەهێزە بێ توانای بیرکردنەوە بەهێزە بێ هەروەها ئاستی زانیاری و پڕە بێ ئەو کاتە پێویستە بە هیچ کەسێ نامێنێ خۆ مێشکێکی فراوانە بێ وایە؟ بەڵێ لە ماڵەوە گۆڤار و شتە خوێنیتەوە؟ بەڵێ باوکە بۆ تەکڕێ؟ بەڵێ بە باوکە بڵێ ئەو گۆڤار و شتانە و بۆ بکڕێ کە سوودی خۆی هەیە باشە؟ ئەو بابەتانە کە بابەتی مناڵ و ئاستی تێگەیشتنیان بەهێزترە باشە؟ بەڵێ زۆر باشە ئافەری بەردەوام بە لە خوێندنەکەەوە چۆنی کچی جوان باشی ناو چییە؟ شاجوان شاجوان واتە شای هەموو جوانەکان وایە؟ ئافەرینەوە چیە خوێنیتەوە؟ چیرۆک چیرۆکە موێنە جوانانە چین؟ ئەوە داوۆڵە داوۆڵە زانی واتە چی؟ ئەو بووکەیە کە لە ناو دەغڵودان دایەنێن بۆ ئەوەی چۆلەکە و باڵندە و ئەو شتانە نێنگەن و شتەکان خۆن وایە؟ چۆلەکە و شتەکان لەوە ترسن وازان مرۆڤی ڕاستیەوە نە بەسە زمانە نەزانی؟ تۆ چ بابەتێک زیاترە خوێنیتەوە؟ بابەتی مناڵان؟ ئافرین هەمیشە بابەتی مناڵان بخوێنەرەوە باشە؟ ئەو دوو باڵندەیە چین؟ ئەوەشیان قازە باشە کەڵەشێر ئەتوانێ بفرێ؟ ناخێر ئەی باڵی هەیە؟ بەڵێ باڵی هەیە بەڵام بە باڵەکانی ناتوانێ بفرێ کەڵەشێر ئەڵێ چی؟ ئەڵێ میاو میاو وایە؟ ئەڵێ چی؟ ئاوا خوێنێ باش؟ ئافرین هەر بشی گۆرانی ێزایی گۆرانێکم بۆ بڵێ؟ نازانی؟ زۆر باشە کاتێکی خۆشمان بچم بۆ لای هاوڕێکی ترمان بەردەوام بە لە خوێندنەوە دێک ئافرین چۆنی کچە جوان؟ باشم باشی؟ باش ناو چییە؟ مەیلی مەیلی بۆ ها مەیلەکەمە مەیلی وە چیە خوێنیتەوە؟ کتێب ئەو بابەتە باسی چیەکە؟ سێو سوودەکانی سێو مەیلی تۆ لە ماڵەوە سێوە خۆی؟ چ ڕەنگە چ سێوێکە خۆی؟ زەرد خۆشە منیش جارجار زیاتر حەزم لە سێوی سەوزە جارجار سووریشە خۆم و جارجار زەردیشە خۆم و ئەگەر پەمەیە بووە پەمەیشمە خوارد بەڵام نییە وایە؟ باشە مەیلی سوودی خوێندنەوەی کتێب لە چیایە؟ تۆ بۆچی پێو خۆشە بخوێنیتەوە؟ لەبەرەوەی یاسی ڕۆشنبیری و بەهێز بێ لەبەرەوەی مێشکە فراوانتر بێ لەبەرەوەی توانای بیرکردنەوە زیاتر بێ ڕاستە؟ لە ماڵەوە کتێب و پەرت و کوشتەیە؟ ئەو بابەتانە بخوێنەرەوە کە بابەتی مناڵان باشە؟ کاتێکیش کا خوێنیتەوە بە بێدەنگی بۆ خۆ لە شوێنێکا دانیشە نەک لە ناو مناڵ و قەرەباڵغی و کاتیاریا بخوێنیتەوە باشە؟ ئافرین هەر بشی بەردەوام بە لە خوێندنەوەکەوە کاتێکی خۆش دایکان باوکانی عزیز هیوادارم هەمووتان گرنگی بە مناڵەکانتان بن بۆ ئەوەی زیاتر بخوێننەوە لەبەرەوەی خوێندنەوە گرنگی خۆی هەیە ئاستی زانیاری مناڵەکە و بەهێزەکە وای لێکا زیاتر بیرکاتەوە شەوان پێش خەوتن چیرۆک و ئەو بابەتانیان بۆ بخوێنەوە کە لەگەڵ توانە و بیرکردنەوەی مناڵەکانتان ناگونجێ مناڵان ئێوەش گوێڕاڵی دایک و باوکتان بن سوود لەو چیرۆکانە وەرگرن کەی خوێندنەوە یان بۆتان نەخوێندنەوە دڵخۆش بووم ئەمڕۆژ لەگەڵتانە کاتێکی خۆش بۆ هەمووتان